بەنای خوای گەورە میهرەبان بینەرانی ئازیزی کەناڵی دیمەن تیڤی سڵاوی خوای گەورەتان لێبێت. سڵاو لە خاتونە جوانەکان، سڵاو لە دایکە میهرەبانەکان، سڵاو لە خێزانە خۆشەویستەکان. ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەتە بە تۆی خاتون، بە تۆی دایک، بە خێزانەکان. ئێمەمانێ لەم بەرنامەیە چی لە ناو دڵی خاتونەکانە هەیە لێرە مەحرەمانە بێن لەسەر سەکۆکەی ئێمە باسی بکەن. سوپاس بەخوای گەورە لەوەتی ئەم بەرنامەیە چۆتە ناو خەڵکە و پێشوازێکی زۆر باشی لێکراوە بە تایبەتی لە ناو خێزانەکان و هەروەها خاتونەکان زۆر پەیوەندیمان پێوە ئەکەن کە هەمووکو ئەوەی کە میوان بنلامان و لە بەرنامەکەیە دانیشن و هەروەکو ئەوش کە ئایا کێشەیەکیان هەبێ یاخود شتێک لە ناخی دڵیانە هەبێ ئەیانوێ لای ئێمە مەحرەمانە باسی بکەن کە ئەمەش سوپاسی خوای گەورەی ئەوێ کە ئەم بەرنامەیە بۆتە جێی ڕاز و نیازی خاتونەکان و بۆتە شوێنێک بۆتە کە ئەو شوێنەی کە مەحرەمانە باسی ئەو بەسەرهاتانە ئەکەن کە بەسەریانە هاتووە یاخود ئەو گرفت و ناخۆشیانی کە لە ناخی دڵیانە هەیە و چەندین ساڵ هەڵیان گرتووە بەڵام ئێستا ئەیانەوێ لای ئێمە باسی بکەن کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە بۆیە ئێمەش هەمیشە دەرگامان کراوەیە و بەردەوامیش ئەو کەسانی کە پەیوەندیمان پێواکەن ئێمە دەرگامان کراوەیە بۆ ئەوەی قسەیان لەگەڵا بکەین و گفتوگویان لەگەڵا بکەین و بیان دوێنین. بابەتی ئەم جارەمان ئێمە کە بۆ ئێوەمای ئازیزمان هەڵبژاردو بابەتێکی گرنگە کە ئەویش ئەو بابەتەیە کە زۆربەی خاتونەکان وەکو بڵێ ئێستا بە شێوەیەک لە شێوەکان گرفتار بوون پێوەی خۆی لە بابەتی جوانکاریە کاتێک ئێمە ئەمڕۆ باز لە جوانکاری ئافرەتانەکەین و هەروە ئەو نەشتەرگەریانی کە ئافرەتان ئێستا ڕووی تێەکەن کە نەشتەرگەری شکڵ و شێوەیان بێت ئەمڕۆ بۆ بە باسوخواسێکی زۆر گرنگ لە ناو کۆمەڵگەکەی ئێمەیە کەوای لێ هاتووە کە بۆ بە ئارەزوویەک بۆ بە حەزێکی زۆر جاری وایە لەوە دەرچۆ کە پێویستی بێ ئێمە پێشتر کە باسی شکڵ و شێوەی ئافرەتانەکەین طبعاً شتێکی زۆر جوانە کە ئافرەت گرنگی بە خۆی بە گرنگی بە شکڵ و شێوەی خۆی بە جوانترین شێوە دەرکەوێ لە ناو کۆمەلگایە لە ناو دەوروبەریە ئەمە حەزێکی ئافرەتانەیە کە حەزەکە بەردەوام ڕێکپۆش بێ جوان بێ بە باشترین شێوە دەرکەوێ کە ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەگەر ببێ بەوەی کە بەخۆی ڕازی نەبێ و بە شکڵ و شێوەی خۆی ڕازی نەبێ لێرەوە گرفتەکە دەست پێکات چکە ڕازی نەبوون بە خۆت یاخود قبول نەکردنی خۆت وەکو ئەوەی کە هەیت ڕازی نەبی بەوەی کە خوای گەورە بەو شێوازە دروستی کردووی لێرەوە گرفتی زۆرینەی خاتونەکان دەست پێکات کە وای لێ هاتوو بۆ بە چاولێکەری کە ئەم شتێکی کردو ئەمیش پێویستەکە وەکو ئەو بێ بەردەوام دەئانیشێت بە دیار کەسێکەوە بۆ نمونە کە دەرەکەوێ حەزەکە ئەمیش بەو شێوازەی ئەو بێ خۆی بەراورد دەکا بەردەوام بۆ ئەڵێ من ئەمەم وایە و ئەمەم وایە جاری وا هەیە ئەستێرەیەکی جیهانیە بینێت خۆی بەراورد دەکا بەو ئەڵێ منیش پێویستەکە بەم شێوازە دەموچاوی خۆم بگۆڕم بەم شێوازە لوتی خۆم بگۆڕم بەم شێوازە ڕوومەتەکانی خۆم بگۆڕم لێوی خۆم بگۆڕم دەمودانم یعنی وای لێ هاتووە بەردەوام لە بەراوردکردنایە کە ئەم بەراوردکردنەش دوایی لە ڕووی دەرونیەوە زۆر بێتاقەتیە کات یعنی تۆ بێنەرە پێشچاوی خۆت کاتێ لە بەردەم ئاوێنەیە کە دائەنیشیت و بەردەوام سێری خۆتەکەیت و بە خۆت ڕازی نیت و خۆتت پێ قبوڵ نییە دواتر کە ئاوێنەکە بەجێ هێڵی چەند هەستێکی نەرینی و بێتاقەتیت بۆ دروستە بێ جامە ئەمانەوێت خاتونەکان دەرکەین لەو وەزع و لەو گرفتاریە بەڕاستیەوە لە ڕووی دەرونیەوە گرفتاریە کە ئێمە ئەمڕۆ زۆر بە تێر و تەسەلی باسی لێواکەین باسی خۆ قبولکردنەکەین خۆتت قبول بێ خاتونی ئازیز بەم شێوازەی کە خوای گەورە دروستی کردووی چکە ئەگەر خۆتت پێ قبول بێ ئەو کاتە ڕازی ئەبی کە ڕازی بوون یەکێکە لەو سیفەتانی کە مرۆڤ بەردەوام بەدوایە ئەگەڕێ وەکو لە پندێکی عەرەبیە هەیە ئەڵێ قیلە لیسەعادەتی ئەینە تەسکونین بە خۆشبەختیان و تۆ لەکوێ ئەژیت خۆشبەختی وەڵامیایەوە قالت فی قلوب الراضین ئەڵێ لە ناو دڵی ئەو کەسانەیە ئەژیم کە ڕازین کاتێک کە تۆ ڕازی بووی هەم لە ڕووی دەرونی و مرتاحەبی هەم کەسێکی بەهێزەبی هەم کەسێکی پتەو ئەبی چکە جوانی واتە جوانی ناخ جوانی واتە ئەوەی کە تۆ خوڕەوشتە جوان بێ کاتێک کە درۆ ناکەی تۆ کەسێکی زۆر جوانی کاتێک کە مامەڵە جوانە تۆ کەسێکی زۆر جوانی کاتێک کە لەگەڵ دەوروبەرەکەتە مامەڵێکی باشەکەی ئەو کاتە تۆ کەسێکی زۆر جوانیت کەسانێکمان هەن لەوانەیە لە شکڵ و شێوەیانە بۆ شێوازە نەبن وەلو ئێماڵین هەموو کەس جوانە بۆ شێوازەی کە خوای گەورە دروستی کردووە بەڵام سێرەکەی کۆمەڵێک کەس لە دەوری کۆبۆتەوە زۆریان خۆشەوێت زۆریش بە جوانی ئەینرخێنن هەشمانە لە شکڵ و شێوەیە لەوانێ زۆر جوان بێ بەڵام لە سیفات و لە ناوەڕۆکە بۆ شێوازە نەبێ جا ئەمڕۆ ئێمە بابەتەکەمان هەمووی باسی ئەمەیە ئەمڕۆ ئێمە کەیسێکمان هەیە کەیسەکەمان نایەوێت دەرکەوێوەکو هەموو کەیسەکانی تر ئەوێت لە قسەمان بۆ بکات و هاتۆتە لای ئێمە و میوانداری ئەەکەین قسەمان بۆ ئەکات و ئێمەش گوێبیستێکی زۆر باشی ئەبین و شرۆڤەشی بابەتەکەشی ئەەکەین دواتر لەگەڵ ئەم میوانە ئازیزانی کە ئەمڕۆ میوانن لای ئێمە بەخێر هاتن بەخێر بێن سەر چاومان خۆشحاڵتان کردین بە هاتنتان
ئێمە دوای ناوبڕێک ئەچینە لای کەیسەکەمان و بەڵێنیشمان پیاوە کە نەشکڵی دەرکەوێ و دەنگیشی بگۆڕین بۆ ئەوەی دواتر بەو شێوازە بێت کە خۆی داوای کردووە لێمان بۆیە لەگەڵمان نابن و دوای ناوبڕێک دێنەوە لاتان. ئازیزانی دیمەن تیڤی جارێکتر سڵاوتان لێبێت هاتینەوە لاتان کە ئەمڕۆ کەیسێکمان هەیە باز لە بەسەرهاتی خۆیەکات بەخێر بەی خاتون بەخێر بەی سەرچاو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت فەرموو. سەرەتا سڵاوتان لەبێت بەخێراتنی و میانە بە ڕێزانەکەم دەستخۆشی لێکم بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە جوانان چونکە بەڕاستی تەوەرێکە کە ئێستا زۆر بەپێویستی ئەزانم کە باس بکرێت لە ناو خەڵکە چونکە وەک شتێکی عادەت و با و تەقالیدی لێ هاتووە بەتایبەت لەلایەن ئافرەتەکان کە تەوەرێکە بەجددی شانی ئەوەیە کە باسی لەسەر بکەیت و پرۆسەیەکی ترسناکە کە هەموو کەسێک ناتوانێت بچێت بەلایە. من ناوم تەمەنم 23 ساڵە زانکۆم تاو کردووە. یەکەم جار کە حەزم بۆ ئەوە دروست بوو کە نەشتەرگەری بکەم یا ئەمەلیاتی جوانکاری بکەم لە سەرەتای دەستپێکردنی دامی زانکۆمەوە بوو کاتێک کە ئەو کەسانەمە بینی کە لە هاوتەمەنی خۆمان ئەو نەشتەرگەریان ئەنجام داوە نەشازیەکم لە فەیسی خۆمان بینی لە دەمچای خۆمان بینی ئەموت مادەم ئەوان کردویانە لەوانەیە شتێکی جوان بێت ئەگەر منیش بیکەم لەوانەیە جوانتر بێت بێ ئەوەی گوێ بەمە ئەو شوێنەی کە بۆی ئەچم یا ئەو بەشەی کە نەشتەرگەریەکەی لێ ئەکەن کە ینی پێشتر تۆ هیچ کێشت نەبوو لەگەڵ خۆتا تا نەچیتە زانکۆ؟ نا هیچ کێشەیەکم نەبوو هەتا تێکەڵاوی خەڵک بووم و وای لێ هاتبوو کە خەڵکەکە بە تاوەتی خۆییا بوو ئەوەی کە تەجمیل پا جوانکاری بکە دەستکاری ڕوخساری خۆی بکە لە کاتێکا ئەوە شتێکی باش نییە ئەگەر ڕازی نەبی بە بەشی خوا خۆی ئەوە جوانە کە ڕازیبی بە بەشی خوا بەڵام من حەزی ئەوم هەبوو کە دەستکاری فەیسی خۆم بکەم ئەموت با عملیاتی لوتم بکەم هەتا وام لێ هاو ببوو بەخوو لە مشکمە دامەلێکمە ئەمە گەرانی پێشتر لوتی شت عیبی نەبوو بەس هەر ویستوتە بیکەیت لە بەرەوەی کە هاوڕەکانە کردویانە بەڵێ وەک حەزێک بۆم دروست ببوو ئەمیز بیکەم هەتا وام لێ هات ئەنجاممدا پێشتر کەس پێوتە بۆی لوتە ناشرینە یان پێویستی بە عملیاتە قسە هەر هەیە بەڵام بەو شێوەیە نەبووکەوە خۆیەک چوو بە سەرەوە ئەموت هەر ئەبێ نەشتەرگەری بکەم هەر ئەبێ ئەنجامی بدەم وام لێ هاتبوو کە پارەی ڕۆژانە یا ئەو کولفەیە کە ناپێم یان هی خۆم بوو کۆم ئەکردەوە نەما بە هیچ شتێکی کە تەنها دامەنا ئەمود ئەیەم بە تەجمیل ئەیەم بە شتێک کە لە فەیسما جوان بێت وام لێ هاتبوو ئەچوومە بەر ئاوێنە ئەمود باشە بۆ ژێر چاوەکانی من ڕاشە بۆچی وایان لێ هاتوو لە خوشکەکان مەپرسی لە هاوڕێکان مەپرسی عیلاجێک دەرمانێک کرێمێک شتێکم پێ بڵێن کە دەموچاومی پێ جوان بێ ماوەیەک وام لێ هاتبوو ئەمود پەڵەکانی دەموچاوم ناشرینی کردوون کە مایکەفەکەم دیارە بە دەموچاومەوە لە خەڵک مەپرسی تۆوە ئەیبینی یان کە خەڵک مەبینی فەیسی ئەهەن ناسک بوو ڕەونقێکی جوانیا بوو بە دەموچاوی ئەموو فەیسی من ناشرینە لە بەرچاو خەڵکە جوانیە بەبێ ئەوەی گوێ بمە ئەو شوێنەی کە نەشتەرگەریەکەی لێ ئەەکەم کوالێتیان بەرزەیاننا ئەچووم بۆ ئەو شوێنەی کە خەڵک پێی ئەوتم یعنی نە شوێنێک بوو نە دوان بوو تاوام لێ هاتبوو بە تەواوەتی چواردەورەکەی خۆم بێزار کردبوو لەوەی کە هەموو ڕۆژێ نەشتەرگەریەکمە کرد هەموو ڕۆژێ لەو سنتەرانە بووم یعنی ئەشتی بۆ نەشتەرگەریەکان و ئەشت کرد؟ بەڵێ چەند نەشتەرگەریت کرد؟ نەشتەرگەری لوتم کردووە سنالم کردووە بۆ بڕینی پیاڵی چاوەکانیشم کردووە ئەوشت کردووە ئەیکە چیتە لای ئەو پزیشکانە پیان نەئوتی تۆجارە پێویستیت پێی نییە یان پەلەمەکە پیان ئەوتم بەڵام وەک پێموتی لە سەرەتایە وەک حەزێک وەک خولایەک چوو بۆ مێشکمەوە چونکە شتەکە بوو بە عادەت بە تەقالید بێ ئەوەی گوێ بەمە ئەوەی کە چواردەورەکەم چی ئەڵێ لە زەرەر و زیانی منە یاننا من لەگەڵ ئەوەیەم ئەگەر یەکێک ینی چۆن بۆ بە عادەت و تەقالی چۆن وای لێ هاتووە بۆ کەسێگەبینی هەچ کەسێگەبینی ناڕازیە بەتایبەت لە لوتی خۆی ئەڵێ منە چم چاکیەکەم وای لێ هاتووە ئەها بوو بە شتێکی باو لە ناو خەڵکە ئیتر منیش چاوم لەوان کرد یعنی ئەوە بە شتێکی باشیشی نازانم قەینا لەگەڵ ئەوەیان کە ئەگەر تۆ پێویستێکی پێی هەبێت ئەگەر شوێنێکت ناشرین بێت قەینا تەجمیلەکە بکەیت بەڵام هەتا پێت ئەکرێت دوور بکەویتەوە لەو شتانە ئێستا تۆ پەشیمانی لەوەی کە عملیاتی لوتت کردووە و بۆ تۆکسفی لێرە کردو و ژێر چاوت کردووە لە هەمووی پەشیمانی بەتەکید بۆچی پەشیمانی ینی پێشتر هەستەکە ناکەی کە بەو شێوازە بۆ کە خۆت ویستوتە
پێشتر هەستمە کرد کە بۆ شێوازم کە خۆم نامەوێ بەڵام ئێستا تاو هەستم پێ کردووە ئەگەر شتێک دەستکردی خواوێت زۆر باشترە لەوەی کە دەستکردی ئینسانەکانی بێت چونکم ئینسانەکانی لە کۆتاییە هەر دەستکردی خۆی گەورن واش جوانە کە ڕازی بێ بۆ بەشەی کە خۆی گەورە هەیەی قەیناکە ئەگەر پێویستێکت پێی هەبوو بیکەی بەڵام ئەگەر پێویستیت پێی نەبوو من داوا لە هەموو بینەرەکانەکەم لە هەموو کەسانەکەم کە گوێویستمانن بە هیچ شێوەیەک بەلای ئەو جۆرە نەشتەرگەریە ئەو پرۆسە ترسناکەیان نەڕۆن چونکم بەجددی پرۆسەیەکی ترسناک و زۆر زۆر زەرەر لێ یعنی سە تۆ پەشیمانی لەوەی کە کردوتە باشە ئەی ئێستا بۆ نمونە دەوروبەرەکەت چیت پێڵن ینی ئایا دەوروبەر هاندانی تیا بۆ کە تۆ وا بکە تۆ بیکەیت کە دوای ئەوش کردوتە هاندانی تیا بۆ کە بڵێن ئێستا فەرق کردو ئێستا وا بووی هەندێک جار ئەو ڕەفیقانەی کە تەجمیلەکەیان کردبوو لەگەڵ مابوون ئەیان و بیکە جوانە تۆ کچیت قەی ناکات تەمەنەکە و گەنجە با جوانتر دەربکەوی هەنێک جاریش دایک یان خوشکیان کەسە نزیکەکان ئەوانەی کە زیاتر توانەوێ نەسیحەتیانە کردم پێیانە وتمان و مەیکە جوان نییە دەستکاریکردنی ئیشی خوا باش نییە بەڵام من چونکم حەزەکە چوو بۆ مێشکمەوە هەر ئەنجاممەیە هەروکو حەزێک بەڵێ ئێستاش پەشیمانی لێ ئێستاش پەشیمانم داواش لەو کەساناکەم کە ئەیانەوێ بچنە ژێر ئەو پرۆسێ و ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە هەتا بەتاوەتی بیری لێ نەکەنە و بەتاوەتی پێویستیان پێ نەبێت ئەنجامی نەدەن زۆر باشە دەستت خۆش بێ طبعا یەک شت لەم بابەتەی بەڕێستا ئەویش ئەوەیە کە زۆر جار کچان خۆیان لە چاوی کەسی بەرامبەرە ئەبینن یعنی ئەمەیکێکە لەو کێشانی کە ڕوبەڕۆی زۆربەی خاتونەکانە بێتەوە کاتێکە تۆ خۆت لە چاوی خۆتان نبینی لە چاوی کەسی بەرامبەرە کاتێک کەسی بەرامبەر پێت بڵێ ئەو شوێنت ناشرینە ئیتر ئەمە ئەبێ بە شتێک لە مشکی خۆتا خۆت ئەبینی بەڵام سێرەکەی چاوی ئەو کاریگەرترە بۆ تۆ چکە لە چاوی ئەوە خۆتە بینی کەمەوەکە کەمی متمانە دروستەکات لە کچانە کاتێککە متمانەکە کەم بوو ئیتر ناچارە بێ بزانێ ئەو چی پێڵێ ئەو چی پێڵێ ئەم خاتونە چیڵێ لەسەری ئەو چێڵە بۆی ئەو دەستکاری خۆی بکە بە پێ ئەوی کە خاتونەکان باسیەکەن هەندێک جار کە لەو حاڵەتەیە کەواد لێە هەر بە فیلتەری سناپەکەی خۆتا کە شتێکی زۆر لاوەکی و سادەیە کە سەیریەکەیت ئەڵێ من باوەگەم فیلتەرە بم با چمۆگەم فیلتەرە بکەم جوانە بم بە فیلتەری سناپەکەی خۆتا تەیەکەوی بەڵێ طبعا فیلتەریش لە سناپ ئامیژێکێکی ترە لەوانی کە کچان نەوێ شکڵی حەقیقی خۆیان دەرکەوێت نایە شکڵی حەقیقی خۆی دەرکەوێت طبعا شتێکی هەرکو تەنز ئامێز لە یەکێک لە پەیجەکانە نووسرا بوو باسی ئەوە کە دەڵێ ئافرەتێک دوای کە هاوسەرگیریەکە طبعا ئەچێتە ئەگوازرێتەوە ئەچێتەوە ماڵی هاوسەرەکەی دوای هەفتەیەک هاوسەرەکەی چێت هەدیەکە بات بۆ ساڵۆنەکەی کە ئەم ئافرەتەی لێ بووە هەدیەکی گرانبەهای زۆر زۆر جوانە بەڵام دواتر کەس ئەو خاتونی کە لە ساڵۆنەکە ئەیکاتەوە سێرەکات شتێکی زۆر بەسیتە لە ناو هەدیەکەیە ئەڵێ باشە تۆ ئەم شتێکی کۆنت داناوە بۆ من بەڵام لە ناو پاکەتێکی زۆر گرانبەهایە بۆ منت هێناوە ئەڵێ آخر ئەو حاڵەیە کە ژنەکەم بەسەری هاتووە لە شکڵ و شێوەیە شتێکی زۆر جوان و تەرتیباتان کردو بەڵام لە ناوەڕۆکە سێرەکەم شتێکی بەسیت بوو شتێکی سادە بووە کە بەڵام ئێوە شێوازێکتان لێ کردبوو کە ئەمە شتێکی زۆر بڵێ تایبەت و این بێ ئەمە زۆرێک لە کێشەیە کە کچان حتا خۆیان شکلی حەقی خۆیان ڕۆیان نایە دەریخن ئیلا بێ بە سناب بێ بەڵام دواتر کە سێری حەقیقەتی خۆی کات و سێری سناپەکە کا سێرەکە زۆر زۆری فەرقە کە ئەمە ژواکات متمانی بە خودی خۆی نەمێنێ متمانی بە ناخی خۆی نەمێنێ حتا متمانی بۆ نەمێنێ کە جوانە کەسێکی جوانە دایمەن ئەگەڕێ بە دوای ئەوەی بە فلتەرێ بە شتێک خۆی جوانترکە ئەمە طبعا چ کەسێ پەنا بۆ ئەمانە بە کەسێک کە لە دڵەوە دروست نەبێ ئێساگەر کەسێک دڵێکی ساغ و دروستی هەبێ هەمیشە خۆی بە جوانە بینێ هەمیشە شکلی خۆی بە جوانە بێ ئەسڵەن هەمیشە سوپاسگوزاری خۆی گەورە ئەبێ هەموو ڕۆژە لەسەر ئەو شکڵ شەوی کە دروستی کردووە ئەگەر وانە بوو لە دڵەوە کێشەی هەبوو سێرەکە دایمەن شکلی خۆی بە جوانی نابینێ دایمە خۆی بەراوردەکە بە کەسانێکی تر دایمەن لە دڵەوە بێتاقەتە کاتێک کەسێکی جوانتر ئەبینێ لە خۆی ئەڵێ ئەها فڵانە کەس لە من جوانتر دایم ئەم بەراوردە وای لێکە زۆر زۆر بێتاقەتی ئەکا طبعا ئەمە ئەو حاڵەیە کە بەڕێزی شت پێشتر بەسەر تا هاتوو کە بەڵام سوپاس بەخوای گەورە کە ئێستا هاتوویت و ینی پەشیمانی لە هەندێک شت کە کردوتە کە پێویستی نەکردووە ئێستا خۆ لەوانەیە کەسە پێویستی پێی بێ بۆ شتێک ئێستا جاری وایە کەسێک کێشەیەکی هەیە لە لووتیا کێشەیەکی ناسەدانی هەیە کێشەیەکی هەیە لە لووتیا ناچارە بیکات ئەمیان قەینامەیان تۆ شتێکە پێویستیە بەڵام ئەگەر پێویستی نەبوو بەڵێ چیترت هەیە بەس ئەوە داوا لەو کەسانەکەم کە ئەیانەوێ
ئەو نەشتەرگەریە ئەو پرۆسەی ئەنجام بن من بۆیە پێڵم پرۆسە چونکە شتێکی زۆر قورسە تۆ دەستکاری بەشێک لە جستەی خۆ بکەی لە کاتێکا کە ئەزانی ئازارێکی زۆری هەیە ناڕەحەتێکی زۆری هەیە دوای هەمووی زۆری تێ ئەچێ لەو کاتە واد لێت کە منعی ئەو شتانە ئەەکەی کە خۆت ئەتەوە و شتێکیش نییە کە ئەو منعی بۆ بکەیت یعنی لە پێناو شتێکی هیچایە لە کاتێکا کە خۆی گەورە وای توی دروست کردووە ئەو فەیسەد لێت ئەو شێوازت لێت تۆ ئەچی دەستکاریەکەیت ئەسڵان بگرێ شێوی خۆت ناشرینەکەی نەک شێوی خۆت جان بکەیت دەستت خۆش بێ خاتونگیان ئێوەی ئازیز چیتان هەیە لەسەر ئەم خاتونە ئەگەر شتێکتان هەیە لەسەری بەڵێ خاتونگیان فەرموو سڵاوتان دەبێت دەستخۆشی بەرنامەکەت لێکم مامۆساگیان بەڕای من خۆی گەورە هەموو ئینسانەکانی جوان خوڵقاندووە ئەوەی نەقسە لە ناخی خۆمانەیە بەڵام هەنێ جاریش کۆمەلگا تەئسیری هەیە دەور ئەبینێت چکە من بیرمە مناڵ بووم لە مەکتەب بووم باڵام بەرز بوو دایمەن ئەیان خستمە دووەوە دائیمەن چاوم لەوە بوو کە بچمە پێشەوە هەموو خۆزگە باڵام کورتە بوو ینی زۆر جار ئەو شتەش دەوروبەر تەئسیرە لێ ئەکات بۆیە من ئەڵێم ئینسان لە هەر حاڵەتێکا بێ لەوانەیە تووشی ئەوە ببێت کە لە خۆی ڕازی نەبێت باوەڕی بە خۆی نەبێت حتا من ڤیددیۆیەکم بینی لە ئینستاگرام بوو ڤیددیۆکەم بینی کچێک بوو جوانیش بوو ئەگریا بەگریانەوە ڤیددیۆکەیە کرد ئەیوت من مەسەلەن هەموو نوع تەجمیلێکم کردو هێشتا بۆ حەدەشەوە لە خۆی ڕازی نەبوو خۆمان ئافرەتین بە تایبەتی خانمان هەنێ حاڵەت هەیە بە مێشکماناڵین مەسەلەن ها جاری وایڵین جوانی جاری یان قسێکمان پێڵێن ئەڵێن جوان ئەو شتە و جوان نییە تا ساڵی لە دڵی دەرناچێت بەس کە پێت ئەڵێن جوانی هەرو لە حزە یەکسەر بیرتەچێتەوانێ بۆیە ئایا ئینسان من ئەو پرسیارەمە مامۆساگیان لعنی لە هەر لەحزەیەکا بێت معارەزە بۆی کە ئەو باوەڕ بەخۆبوونەوەی لە دەست بچێیان یەقینێکە کە لە دڵ تا پێی گەیشتی ئیتر تەواو دەست خۆش طبعا مەسلەی باوەڕ بەخۆبوون لای هەموو خاتونێک ئەو شەوەیە ئەبێ لە ناخابێ یعنی من زۆر جار بە دوای شتا گەڕین لە دەرەوە بەڵام نازانین لە شتەکان لە ناخمانە لە سەرەتا لە ناخمانە دەست پێکات کەسێک کە متمانی بەخۆی بوو لە هەر شوێنێکا بێت ئەو متمانەیە لە دەست نایە بۆ نمونە کە متمانی بەخۆی بوو ڕازی بوو بۆ شێوازەی کە خوای گەورە دروستی کردووە بەردەوام چۆ بەر ئاوێنە ئێمە لە خولی متمانە بەخۆبوون هەمیشە ئەم ڕاهێنانەمان هەیە کە بە بەشداربەکان یەکەین ئاوێنێکی بۆ دانین ئەڵێم چۆ بەردەم ئاوێنەکە لە بەردەم ئاوێنەکە سەیری خۆتکە هەموو ئەو نیعمەتانە بژمێرە کە خوای گەورە پێی بەخشیویت ناخی خۆت ببینە لە ناخی خۆتە جوانەکانی خۆت ببینە ڕەوشتە جوانەکانی خۆت ببینە باشیەکانی خۆت ببینە کاتێک کە ئەماناکەی تروات لێڵی سوپاس بەخوای گەورە کە منت بەم شێوازە دروست کردووە و ئەم هەموو شتە باشەش لە منە هەیە ئەمەوە کە متمانەیەکی بۆ دروستەکە و بەهێزیەکی بۆ دروستەکە دواتر کە بەردەوام ئەمەی لەگەڵ خۆیان کرد جوانیەکانی خۆی بینی جوانیەکانی ناخی خۆی بینی خۆشی بە جوان بینی و ڕازی بوو بۆی کە خوای گەورە پێی بەخشیوە کە چووە دەرەوە ئیتر تەواو ئەم پێویستی بۆ نییە کەسێک پێی بڵێ جوان چکە خۆی جوانێکە لە ناخی خۆیان بینێ بەڵام کە کەسێک پێڵێ جوان ئەمە تەکیدی ناخی خۆیەکە کە بس بالفعل ئەمە کەسێکی جوانە ئەویش بە هەمان شێوە جوانی بینێ ئێگەر کەسێ پێوی تۆ جوانی طبیعیە بێ بەلایەوە ئەڵێ من خۆم جوانم ئیتر بە ئەو چی ئەڵێ با بڵێ کەسێک پێڵێ ئەها تۆ لوتە خوارە پێویستی بە عملیاتێکی تەجمیلە تۆ پێویستی بە فیلەرە پێویستی بە پۆتۆکسە پێویستی بە نا ئەو بەعکسەوە ئەڵێ من زۆر جوان خۆمە بینم هیچ پێویستیم بەوانە نییە چکە خۆی لە خۆیان جوان خۆی ئەبینێ کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ متمانە بۆ بەهێزی ئەو کەسە بۆ ناخی ئەو کەسە بۆ پەروەردەکردنی بۆ پەروەردەکراوی ئەو کەسە کە چەندێک دائیمەن هەوڵ لەگەڵ خۆیان خۆی پەروەردەکە طبعا ئێمە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیزمان هەیە دکتۆرێکی زۆر ئازیزە وەزەم دکتۆرێکی ئازیزی هەموو خاتونەکان زۆریان خۆشەوێت کە ئەویش دکتۆرە گەشینە ئەمڕۆ میوانداری ئەەکەین و لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ ئەم خاتونە ناکە و هەروە باسێک لەم کەیساکەین و باسێک لە زۆری ئەو کێشاناکەین کە خاتونەکان ڕوبەڕوویان نەبێتەوە لە بواری جوانکاریە بۆیە لەگەڵمان نابن و دوای ناوبڕێکی تر دێنەوەلاتان عزیزانی دیمن تیوی جارێکی تر سڵاوتان لێبێ ئێمە لە بڕگەی ئەم بەرنامەیەمانە میوانداری دکتۆرە گەشین کەمالمان کردووە دکتۆرێکی عزیز و خۆشەویستە خۆ بەخێر بێ دکتۆرەکان بەخێر بێ سەرچاو تەمان دکتۆرە اختصاسەکەی لەو بوارایە بۆیە بە تایبەت ئەمڕۆ هێنامان و میوانداریمان کرد بۆ ئەوی لەگەڵ خاتونەکانە باز لەو بابەتە بکە تەمان دکتۆرەکان خاتونەکان تویان زۆر خۆشەوێت سپاس بەخوای گەورە منیش هەروان بەرامبەر سپاس بخوا هەوادارێکی زۆرت هەیە بە تایبەتی لە سوشیال میدیا
یعنی وام لێهاتوو ئەوەنەی خۆشەویستی هەوادارەکانم یعنی ئەوەنە گەزێز باڵای پێەکەم بە کوردی خۆمان ئەمەش نیشانی دڵسۆزی خۆتە لەگەڵ ئەو خاتونانی کە هەمیشەیەنە لات لە عیادەکەت لەگەڵ تا ئەبن دواتر کێنە دەرەوە زۆر بە مرتاحیەنە دەرەوە خی گەورە باشی خۆیان خی گەورە دکتۆریان ئێمە ئەم مۆزوعی تەجمیل و جوانکاریە وای لێ هاتووە بۆ بە هەوەسێک لای ئافرەتان بۆ بە ئارەزوویەکی زۆر یعنی خاتونی کە ئێستا باسی کرد لە کەیسەکەوتی من پێویستیشم پێی نەبوو بەڵام بینی خەڵکەیکە وام لێ هات کە منیش بیکەم هیچ پێویستیشی پێی نەبوو جا بەڕێستان چێڵان لەسەرخان ئێمە بە ڕۆژانە ینی کەیسی وایەتە بەردەمان بە ڕۆژانە کەیسی والەوە چه حاڵەتێ دوو حاڵەتی وایی ببینم کە کەسەکە خۆی زۆر جوانە بۆ نەکبەتیش مشکلەکە لەوایە ئەو کەسانی خۆیان زۆر جوانە زیاتر ئەوانن کە خۆیانیان بەدڵنیە سوبحانەڵڵا نازان بۆایی یعنی دائیمەن ئەوانە شکلی خۆیان ئەیانەوێ بگۆڕن بە شتێکی تر خۆی لە قسەکان ناگوێم لێ بوو چەند شتێکی باس کرد یەکێکیان مۆزوعی لاساییکردنەوە بووە کەوای لێ کردووە هەوەسی ئەوەی هەبێ کە خۆی بگۆڕە شکلی خۆی بگۆڕە ئەمە بەشێکی تریان دەوروبەرە مالەسف هەندێک جار هەیە ئینڤایرۆمنتال فاکتەر واتە فاکتەری بیئەویە وا لە کەسەکە ئەکا کەوای لێکە حەسکا شکلی خۆی بگۆڕە گینا خۆی لە بیدایەت کە فترەت کەسەکان لە دایکە بن شکلی خۆیانیان بەدڵە بەس هەندێک فاکتەر هەیە وایان لێ ئەکا کە جاری وا هەیە ئەو متمانەیان بەخۆیان نەمێنێ فاکتەرەکان زیاتر بوو ئەویە بی ئەوێکە کاریگەری چی لەسەر کاریگەری هاوڕێکانی کاریگەری خزمە نزیکەکانی ئەو کەسانەی دەوروبەرین بۆیە خۆی دائیمەن ئێمە وەکو خانمان ئەڵێن ئەبێ کەسەکان بۆ یەکتری پشگیری یەکتر بن لەو مۆزوعە زۆر جاربینی هەر خزمی نزیکتەیەت بۆ ماڵتانەڵێ ئەوی ئەویان لە کێت چێوەڵا لە خۆتان ناچێ ئەمەی وایە زۆر گوناحی باوەڕە بێ یعنی مع الأسف یەک قساڵە من کۆمەڵگای کوردەواری خۆمان و خۆشم کوردم و تاکێکم لەم کۆمەڵگایە زۆر ڕوخێنەرە لەو بارەیەوە خاصەتە لە مۆزوعی خانمان و خاتونە لەبەرەوەی دیقەت بە کەسێک هێزی بکەی هەیە ئەمە هەر لە مۆزوعی جوانکاریشی لاوەلانێ باسی نەخۆشەکانی پێستەکەی نزیب بکەی هەیە کاکە کەسەکە 15 ساڵە زیبکەی هەیە خۆی طبیعیە گەر زیبکەی هەبێ بەڵامە بێز و چارە سەروەرگرێ تۆ ئەتوانی نەقدەکەت کە بۆی ئەی بڵێ پزیشکێک سەردانی پزیشکێکە بەو شێوە ڕوخێنەرە نەبێ شێوەیەکی بنیاد نەربێ بڵێ کچەکەم ئەزانی وڵا خۆ دەڵی گوڵی ماشەڵات لەبێ بەس بۆ ناچی سەردانی ئەو پزیشکەکەی ئیسیفادەی لێکی بەس کەچی چەنەها جار هەیە کەسەکە کێتە ژوورێ بۆ لام باوەڕکە 15-16 ساڵێتە ژوورێ جارێ هەر کە ئەم بینێ یەکسەر جارێت چینێ ئەگری بەسەر مابێ یەکسەر کلینێکسێکی بەمێ ڕاستیشە حەقێتی دایکی لەو لاوەڵە وڵی دکتۆرەگیان خۆی ئەیبینیە بەڵام هەر کەسەیە بۆ ماڵمان ئەڵێ ئەیە ڕۆبوای لاتۆ دەموچای ئەو بۆ نایبەنە لای فلان و فیسار طبعا لەو حاڵەتە کەسەکە بنیادنەر نەبووە ڕوخێنەر بووە ئەگەر تۆ بە حاڵەتێکی باشە ئەم قسەیت کرد بێت تکایە زۆر حەزەکەم ئەمە خانمان گویان لەم قسەیە بێت چکە زیاتر ئێمەی خانمان ڕوبەڕووی ئەو شتابینەوە ئێمە خۆشمان جاری وایە نەقدی خراپ ئەگرین لە خەڵکەکانی دەوروبەرمان تکایە با نەقدەکانمان وایی بێ کەسەکە دروستی کا نەک بیرروخێنێ واتە تۆ ئەتوانی بە هەمان شێوە تۆ ناونیشانی پزیشکێکی پێبی کە خۆت بەدڵتە بەس بەو شکڵە ناپێی بڵێ ئەزای ماشەڵا خۆتەڵی گوڵی بەسی بکەکانە بۆی بریناری دروستنەکە سەردانی بۆ دکتۆرێ ناکەی ئێستا دکتۆرگیان لەم ڕۆژانەیە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم خۆجاری وای بەس خاتونەکانی کوڕێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا من کەی دەورەی متمانە بەخۆبوونت هەیە منەمەوێ بێم بەشداری بکەم دواتر کە لە قسەکانی قسەی کردی مامۆستا من هیچ خۆمم بەدڵ نییە من کوڕێکم زۆر خۆم بەدڵ نیە وتم بۆ وتی من لە مناڵیەوە پورێکم هەبوو هەموو جارێ هاتیت ئەوە چۆنی گوێچکەی گەورەیە لە کێ ئەچێت بۆچی ئەم قسێ لە مشکی منە وای لێ هاتە بۆ ڕووناها و خۆم پیشانی دەوروبەرەکەم بم جا ئەمە نەک تەنها کچانیشە هەسێرەی کوڕانیشی گرتوتەوە بەڵام بۆ کچان زیاترە کچانەکە زیاتر خاتونەکان زیاتر ئەوە سێری جوانی کچەکەناڵێن ئەبێ زۆر جوان بێ وابێ وابێ ئەمەوای لێکات گرێنێ لە بەنامێکی ترا باسی ئەوم کردی قەت بەجاری وا هەیە لەگەڵ زۆر ڕێزم بۆ پیاوان بەڵام پیاوەکە شکلیشی جوان نییە کە چی هاتۆتە ژوورە و دوێنش باسی ئەو مۆزوع ئەم هەرکرد لە بەنامێکی ترا یەتە ژوورێ بۆ لای منەڵە وەڵا دکتۆرە گیان بەخواوە هێناومە بۆت هەر ڕێگەڵی هێنایەتی بۆی بە بارمتە شتێکی بۆ بکە ئەڵێ ئەوە ئەگەر چاکینەکەی ژنیە هێنمەوە بەسەرا یعنی ها پیاوەکە شکلیشی زۆر ناشرین بۆ ژنەکە زۆر زۆر جوانتریش بۆ لەو یعنی لەویا متمانەی ژنەکە لە دەست ئەچێت چونکە ئەو دەردی ئێستا قسێکی جوانێ کردوتە لە چاوی بەرامبەرەکەی خۆی بینێتەوە چەند جوان بێکە ئەو هاوسەرەکەی پێی ئەڵێ جوانیت خۆی متمانە بەخۆبوون مۆزوع ئەساسێکەیە یعنی ئەوە تەکیدم ئێوە زیاتر شارەزاترن لە بوارەیە وەک لە من بەڕاستی ئەبێ کەسەکان خۆیان سلف ئیجوکیت بن
تسقيفي صحي يعني تسقيفي ذاتی زۆر مهمە و صحیش و ذاتیش بە هەمان کات خۆیان متمانیان بەخۆیان بخۆیان بڵن نەخێر ئێمە ئەمەمان جوانە هەر کەزار کەسی کە بۆ نمونە کاڵی ئەو پیاوە هاتووتەتی ژنەکەم جوانیە و جوانی کەن بۆمە ئێوە چی پێ ئەڵێ بۆ نمونە چۆن حاڵی ئەو ژنە ئەبینی چۆن حاڵی پیاوەکە ئەبینی زیاتر ئەم شتانەیە تەلات من بەڕسەمەدەم قسەیان ئەڵم خۆی جوانیش نییە من وا بڵم بەس بەڕاستی پێم وتۆ لەو کاتەیە من وەکو ژن من لەم لاوەڕقمە ساوتمە بۆ تۆ خۆ زۆر جوانی خۆی بێتە خۆ جوانکەی ڕێگوام وتۆ بەس بە پێکەنینەوە یعنی بڵین پیاوەکە تۆزێت و ڕۆژ بوو هەستەکەم ها دوای نەبرەی سەڵتی گۆڕاوە بەس بەڵا لەوێ وام وتووە چکە بەڕاستی لەیە خۆی نابوو منیش پزیشکم نابوو بڵم بەس چی بکەم منیش کاکە خانمێکم لەم کۆمەلگای ڕقمە ساوە هەستم کردووە منیش ئیهانەکانێک بەس خێزانەکەی وەنیە ئەی هەستی ئەو ژنە چۆن بوو کە هاتەلات زۆر گوناحن چونکە ئێستا ئێمە لە کۆمەلگای ئێمەیە دکتۆرە خان دوو شێواز هەیە وەکو خانمان شێوازێکیان هەیە بتمانەی کولی بەخۆیەتی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویە و لە هەموو شتێکە خۆی سەپۆرتی خۆیەکە و پشگیری خۆیەکە پێویستی بە کەسی دەوروبەر نییە پێویستی بە هاوسەرەکە نییە پێویستی بە کەسی کە نییە تا خۆی بژێنەوەی عالیکە سوپاس بۆ خی گەورە ئەمە الحەمدولا ئێستا هەیە باشە بەڵام یەکێکی ترمان هەیە کاکە عالەکەی لەسەر هاوسەرەکەیەتی یعنی هاوسەرەکەی هەر شتێکی پێ بڵێ ئەبێت ئەویش لەولاوە بڵێ باشە بە سەرچاو بۆتەکەم ئەمەیە مشکیلەکە لەمەیان نقطەکە دروستەکە بۆیە خۆی ئەبێ لەو کاتەیە ئەوەنە خۆی بەقوت بێ ئەگەر پێشی بڵێ جوانی هەندێک خاڵی ئیجابیاتی خۆی هەیە دەریخە چکە جەنابەت فەرموود هەموو کەسێک خی گەورە هەموو کەسێکی بە جوانداناوە ئیتر یەکێکمان قژمان جوانێکێکمان باڵامان جوانە هەر یەکێکەکە باوەڕکە خۆی جوانیش نسبیە ڕێژەیە لەوانێت تۆ سبەیەکێک گەڵی جوان من بەلامەوە جوان بێ قسەی تۆ زۆر ڕاستە لەبەرەوە ئەو کەسانی کە ئیعالەکی خۆیان لەسەر خۆیانە بەڕێی منە بێ خۆیان بەقوتکەن لە ناحەی تریشەوە بێ شەد نییە لە جوانیە لەوانەیە ئەو شتێکی هەبێ دەستڕەنگینیەکی هەبێ کە لە خانمێکی کە جوانە هاوشێوەی ئەو بۆ نمونە تەبخەکەی لێنانی چێشتەکەی ئەوەنە مهم بێ کە پیا زۆری حەز لەوەیە بۆ نمونە ئەوەنە مهم بێ وا دەرکەوێت کە جوانە یعنی جاریوە پۆزیتیڤ پۆینتەکەی خۆی لە نقطەیەکی ترا دۆزێتەوە شەد نییە جوانی بێ باوەڕکە بۆیە دایمەن ناخی بەهێز بۆ ئافرەتان زۆر گرنگە مێکێکە لەو خاڵانی ئێمە زۆر تەکیدی لێکێنەوە هەر بە تایبەتیش لە بەرنامی خاتونە ئێمە مانێ خاتونەکان لە ناخەوە زۆر بەهێز بن چکە لەم ماوەی خاتونێک تەلەفۆنی بۆ کردموتی من هاوسرم بەردەوام کە لە سوۆشیال میدیا یاخود سێری ئەستێرە جیهانیەکانەکە سێری ئەفلامەکانەکە کەسێکە بینێ زۆر جوان دەمێت مقارنەی منەکە بۆ بەراوردی منەکە بۆ ئەڵێ هاو زۆر جوانە ئەو وایە بەڵام ئەو نازانێ ئەو لەوانێ کۆمەڵشتی لە دەست دابێ بەڵام من ئەو شتانم هەیە جاری وا هەیە کەسێک لەوانەیە ئەستەرێکی بەناو بێ بەڵام لە ڕووی خێزانی و خێزانی لە دەستا بێ بەڵام من کە خێزانم پێکێنا و مناڵم هەیە ئەولانێ لە مناڵ بێ بەش بێ بەڵام من مناڵم پێکێنا خاوسرم ئەمە نابینێ بەڵام سەرەکەی ئەوە ئەبینێ و یەت بەراوردی منەکە کە ئەمە بەراوردێکی زۆر کوشندەیە زۆر هەڵەیە زۆر نامەنتەقیشە زۆر چکە قەت ناگەی بەو قیمەی کە ئەو کەسەکان باسیەکەن بۆ نمونە ئیتر لە قیمەی جوانیا بە بۆ نمونە یەکێ لە ئەستێرەکان کە ئێمە ئەستێرەیەکی بەناوبانگمان هەیە و ئەشتوانم ناوەکەی بڵم کە ئەنجلینا جۆلیە ئەنجلینا جۆلی کە منە چم بۆ کۆنفرانسانە لە جیهاندا کە لە فەرەنسا ڕۆم ئیتالیا ڕۆم کێڕۆم مەعایری دەموچاوی قیاسات کراوە کە ئەم کچە ئەو قیاسەیە کە تۆ بێ بیکەی بۆ نمونە کە منیان فیلەری لود بۆ خەڵکەکەم ئەبێن نقطەی پۆینتەکانم کە دایانێم ئەو نقطانە بێ کە لە دەموچای ئەنجلینا جۆلیە دەرهێناوە یعنی ڕیفێریان کردوتەوە بۆ ئەوەکو ڕیفێرەڵێ وایە بۆ جوانکاری بۆ یەکو ئەنجلینا جۆلی بەڵام کەچی دیقەت بەلەوە چێ شتێکی تری با نەیڵم یعنی مقابلێکی تەلەڤیزیۆنی بەس لەواچە شتێکی تری نەبێ لە ژیانیا ئەو قسەی جەنابتە کەواتە شەر نییە ئەو کەسانە ئەو ڕۆڵ مۆدێلانە کە بڵین کە ڕۆڵ مۆدێلی خەڵکی ترن شەر نییە ئەمانە لە حياتیانە حياتێکی خۆشیان هەبێ حياتێکی مستەقریان هەبێ شەت نییە بەڕاستی لەلەی دەوروبەری شەت نییە هەموو کاتێ بە جوانی ببیندێن لەوە چ شتێکی تری تیا هەبێ نەقسێک هەبێ ئێستا من بۆ ئەم بەرنامەی زۆر متابعەم کرد بە تایبەتی ئەو یەکێک لە ڕۆڵ مۆدێلەکانی بەناوبانگەکانی جیهان ینی باسیەوەیە کرد خەفەتی ئەوەی بووکە لەبەر ئەوەی کە جسمی خۆی بە جوانی بێڵێتەوە خۆی بێبەش کرد لە عمومەت لە دایکایەتی ینیوتی نەمیستۆ مناڵم ببێ لەبەرەوەی شکڵم تێک نەچێت لە دوای تەمەنێک ئەنج دانیشت بوو خەفەتی بۆ ئەوە خواست کە بۆ شتێکی وای نەکردە جا حتا لە بەرنامەیەکە پیان و تۆ چۆن نەسیحەتی خەڵکەکەوتی پیانەڵم هەر لە ئێستا کە کچن کە ئەچنە پرۆسی هاوسەرگیری و ورێ خۆیان بن زوو فرێ خۆیان بکەن کە مناڵیان ببێ و دایکایەتی بکەن بۆ ئەوەی ئەو چێژە لە دەستێن و محروم نەبن لی زۆر ڕاستە مەوزوعی لاساییکردنەوە نقطەیەکی گرنگ بوو لای ئەم خانمە بەڕێزە مەوزوعێکی تر هەیە کە بۆ ئایا بۆ لە تەمەنی 23 ساڵیا دەسی کردو بۆ شتە باوەڕ بێ دکتۆرە خان من بەم ڕۆژگارە نەخۆشی گەنج ئیزنێم بۆ مەوزوعە خاڵێکی زۆر گرنگ بوو کە ویستم پرسیارە لێ بکەم کەو کەسانیانە لای تۆ یەکسەر پیانەڵی ئەم شتەوت بۆکەم
غەڵەتترین شت لە پزیشکا ئەوەیە کەسەکەیەتە ژوورێ بۆ لاو ئەم جارەش لەوەی مانی شەشاکە لە ئیمیکاس یعنی لەوێ بەشدار بووم سپاس بۆ خی گەورە من ساڵانە ئەگەر ئاگادار ئەو کۆنفرانسانە بۆیە بەشدارە بم بۆی ئەبدەیتی خۆم کەم و زانستی خۆم هەرچەنەیتر لەوانەیە قسەم پێ بووترێ سەفەر زۆرەکچی بەس بەخوا بۆ هەمووی بۆ ئەبدەیتکردنەوە هیچی بۆ خۆشی نییە ئەوە جیا سەفەری عیلەی بەخۆشی بکەم بەڵام بۆ مۆزوعی ئەمە ئەیان و ڕێک ئاوا چوومە دەورەیەکیان و ئەیان و تکایە کە کەسەکەیتە ژوورێ بۆ لاو 120 کیلۆیە 120 کیلۆیە کەسەکە هاتووە بۆ نمونە فیلەری لێوەکە تکایە تۆ پێی مەڵە جارێ وەزنە بۆ دانابەزێنی و جیها زەمانەیە ئەوەی بەدڵە 120 کیلۆکەی بەدڵە تۆ علاقت نییە بەسەریەوە ئەوەی پێڵی کە بۆی کە پێویستی پێێتی بەڵام لە پێویستیە بەڵە دکتۆرە خان ئێستا غەڵەتێک هەیە شتێک هەیە ینی پزیشکان سوپاس بۆ خی گەورە و پزیشکانی کوردستان من شایەتی ئەوە ئەم کە زۆربەی پزیشکەکانمان لایەنی حاڵەتی دەرونی کەسەکە ئەپارێزن ڕەچاو ئەکەن زۆر بەشیان بیر لەوە ئەەکەینەوە کە ئایا شتێک بکەین کە زۆر تەتەڕف نەبێ سوپاس بۆ خی گەورە من لە خۆمەوە ئەڕوانم سپاس بۆ خی گەورە لەم بەرنامەی جەنابیشتۆ طبعاً ئێسایەکتەم بینەری هەیە و ئەبینێن کە ئەگەر قسەکانم شایەتی شتەکەی خۆم بێیاننا ئیشێک تەتەڕفی پێ ناکەین یعنی ئیشێک زیادە ڕەویتیان ناکەین ئەگەر پێویستی پێین بەڵێ تەمەنی هەژدە ساڵیە بۆ لات پێت ئەڵە دکتۆرە فیلەری لێوکە ئێ باوکە گیان تۆ جارێ هەر تەمەنە هەر نۆرمەڵی لە قانونی زانستی تەجمیلە بۆ نییە خوار 20 ساڵ فیلەری بۆ بکەی چۆن ئەتوانی بکەی ئەبێت تۆ ئەم قەناعەتەی لا دروستکەی ئەبێ ئەم قەناعەتە ئەوەنە بە جوانی بگەێنی نەک بە تووڕەیی چکە باوەڕ بێ مەوزوعی تووڕەیش لەو تەمەنەیە کە مراهقە زیاتر ڕقل لێ ئەگرێ بگرێ لەوە چە لە داخی ئەو پزیشکە کە بۆی ناکە بچێ لە لای پزیشکە یەکتەن فیلەر کاتە لێوێەوە لەبەرەوە بێت تۆ بزانی لەوەیە زانابی لەوەی بزانی کە چۆن حدێڕا ئەگری بۆ مۆزوعی جوانکاری لەوە ئەچێ من لەم بەرنمەیە کە بەشدار بوو بێتم زەرری خۆ خۆشم هەبێت چونکە وای لێبێ خەڵک جوانکاری نەکاوە نیە بڵێ من طبعا کە جوانکاری ئەڵین جوانکاری نەشتەرگەری من ناکەم جوانکاری پزیشکیەکەم بەڵام بەڕاستی من ئەوم پێخۆشترا وەگەڵەوەی کەسە بڵین قەناعەتەکە کە بەڵێ من سوپاس بۆ خی گەورە خۆم نازانم الحەمدوللا خی گەورە و بەهرەی پێیاوم چی جاری وهەیە قەناعەتیان پێکەم جاری وا هەیە کچەکە دەملوتی لارە خۆی لێم بەس دایکەکە قەناعەت پێکەم کە نەیکات چکە دایکەکە ساحەبی شانەکەی و دایکەکە پارەکەی بۆ یاگەر دایکەکە و باوکەکە پارەی بۆنێن کچەکە نایکە تەوانە من زۆر گرنگە کە پزیشکەکە تۆ ئەوە بیتەلات و پەشیمانی کەیتەوە بڵێ تۆ پێویستیت بینی ئەمە زۆر مهمە بەڕاستیش بڵم جاری واشەیە سەر نەکەوتم لەم مۆزوعە من چەندها جار خەڵکم دیوە مۆدل هاتوو بێ بۆ لام وتبێتی بۆم کەوتمە باوکەگیان تۆ ئەبێ لای بەری لە جیاتیەوەی بۆ بکرێ چکە تۆ ێستا دەمە شێواوە ئەبێ بەس طبعاً بۆ شکڵە پێم نەوتەوتمە دەم خۆ زۆر جوانی بەس دەمە ئێستا لە مەعایری دەمە لەگەڵ دووتا نایەتەوە بێت تۆ زێ بچووکتری کەیتەوە عاجز بۆ لێم دوای هەفتەیە بینی ومە لە سناپا دای ناوتێتی باشترین پزیشک لە سلێمانیا بۆی کردوم ئەوە فیلەرەکەم وەکو تەحەدای بۆ منیش بۆ باوەڕکە بەس من ئەوە گوێنایەمێ من یەک شتم هەیە لە ژیانە ئەڵێم چی بچێنی ئەوە ئەدریتەوە وئینەما عەلا نیاتیکم تورزەقون عینەن ئەو قسەیەشم هەیە بەخوای گەورە بە پێی نیەتی خۆت ڕزقە ئاياتێ ئەگەر نیەتەکەت خراپ بێ باوەڕ بێ دکتۆرە خان من کوڕێک و کچێکم هەیە کچەکەی خۆشم دوای وای لێ لە مستەقبەلە طبعا ئەمە ئەوەش ناگەێنێ لەوانەیە سە لەم بەرنامەی تۆ خەڵکی بینەر ببینن و بزانن کە منیش جوانکاریم کردو بەڵام من کردومە بەس من تەمەنم 42 ساڵە ئێستا حەقی خۆمە ئەگەر هەندێشت هەیە بەسیط بیکەم بەڵام تەمەنی 20 ساڵ و 23 ساڵ و 25 ساڵ گوناحە ئەو شتانەکەن پێڵووی چاوم نەشتەرگەری کردووە ئەگەر ئێستا تۆ پێڵووی چاو نەشتەرگەریکەی لە تەمەنی 30 ساڵیا چیەکەی خۆ پێڵووی چاویەکێکە لەو مشکیلانەی زۆر خەتەرە ئەگەر بە تەتەڕۆفی تیاکەی ئەمەیان هەر بەڕاستی ئەمە زۆر خەتەرە بۆ لەبەری پێڵووی چاو سومکێکی کەمی هەیە ئەگەر زۆری لێ ببڕی تووشی تەقەڕۆحی قەڕەنی ئەبی لەوانەیە چاویش لە دەستێ یعنی خۆی گەورە ڕەحمی بۆ کردووە کە ئەو شتە شتیان ڕوونیاوە بۆیە خۆشی قسەیەکی جوانەکە ئێستا خۆی قەناعەتی بەو شتە کردووە کاڵێ پرۆسێسەیەکی باش نییە هەندێک جار هەیە وەکو باسمان کرد ئەمە بەس تەنها ئەوە نییە کەس نەیکات بەڵێ هەندێک کەس هەیە بۆی ڕوخساریان شکڵیان تۆزێ بگەڕێتەوە بۆ لاوی گەنجێتی خۆیان ئەوە ئاسایە بکرێ بەس دکتۆرە من جارێکیان کەسێک بینیم وتی من کێشەی دەرونیم هەیە و بێتاقەت بوو زۆر دواتر کە قسەمان لەگەڵا کرد گەڕایەوە بۆ ئەوەی کەوتی من فیلەرم کردووە دوایی دەوروبەرەکەم پیانوتە وەڵی ناشرینە جوان بۆیان نەکردو وتی چوومەتەوە جارێکی تر کردومەتەوە وتوانە وڵاوە چی هەر زۆر ناشرین بووی پێشتر جوانتر بووی وتی ساوام لێ هاتوو ئەمەە بێتاقەت مای نازام چی بکەم دەمێکەڵم ئەیکەم کەسێکی تر وتی من تا ئێستا 3 جار عملیاتی لوتم کردووە یەکەم جار کردم وتیانە ئێشتا جوانی جارێک تر ئێساوای لات لوتم زۆر بچوک بۆتەوە بەڵام ئێستا خۆزگە بە یەکەمەکە ئەخوازم یانیڵە جاروە دەوروبەریش وازم لێ ناهێنێ وام لێکە ئەوەی تەخدا ئەوەیە مۆزوعەکە تۆ ئەگەر واز لە دەوروبەر بێنی
ناتوانانی تحکم بە ژیانی تۆکە بەخوا ئەیکا چونکە دوو جۆر خەڵک هەیە هەیەکێکیان هەیە زۆری خۆشەوی بۆیە پێت ئەڵێ ئەو گوڵە جوانەیەکێکیان قسەیەکی کردوتی دایک و باوکم و دەوروبەرم حەزیان لێ نەبووە کە بیکەم چکە زۆریان خۆشەوی بۆ شکڵەوە باشە لەوەچە من هەندێک جارێ هەر بەڕاستمە خۆم کە شتێکم کردبێ دایکم وتێتی وەڵام من کچەکەی خۆم نیت وای بەخۆم وتووە هەر بەڕاستمە بڵنگ گریاوە کە بینیمی کە شتەکەم کردو تێتی کچەکەی خۆم لە دەستاوە چکە ئەو منی خۆشە ناخی منی خۆشە شکڵێکی تر منی خۆش ناوێ بەڵام کەچی ئەبینی هەندێک کەسێ بەس بۆیە پێ دەڵێ ئەو سەقەتە و سەقەتە بەس بۆی ئیسعاجەکە ئەمە بە ئینگلیزی پێوتێ مانیپولیشن نازان بە کوردێک ئەگەر واتایەکی هەبێ ینی سەیتەرەت ئەکا بەسەر هەموو لەحزەیە بێت تۆ ئەو خۆیەکە بە بۆزەڵاتی ئەوە بەزڵێت ئەبێ هەموو لەحزەیە تۆ ئەو قسانە بکەی کە ڕەفیقەکەت پێ دەڵێ وابکە وابکە ئەوەش ناکرێت ئێوەی ئازیز پرسیارێ شتێکتان هەبێت لە دکتۆرە یاخود لەسەر بابەتەکە بەگشتی بەڵێ فەرموو خاتم بێ سەرەتا سپاس بۆم دەرفەتەوە بۆ دکتۆرەخان پرسیارێکم هەبوو کە ئێستا وەکو باسمان کردو ئەزانی زۆرینەی خانمان یعنی خۆیان یاوەتە تەجمیلکردن و جوانکاریکردن حەزەکەم بزانم ئەمە هیچ یعنی هیچ لەسەر تەندروستی هیچ سەرەر و زیانێکی هەیە بۆ سەر تەندروستی یان بۆ سەر سایکۆلۆژی بێ تەندروستی بێ لە ئێستاە بیان لە داهاتووە بێ پێوی دیار بێ هۆکارەکان بەگشتی عامەتەن باسەکەین لە جیهانە باسەکەین طبعا لە جیهانە بە ملیارەها دۆلار سەرفەکرێ بۆ مۆزوعی تەجمیل ئەمە من ئەخیر ئەبدەیت ئەم شەو خوێنومەتەوە یعنی بەس کوردستان نییە بەس کوردستانیش بەشێکە لە جیهان باشە ئەو هۆکارانە چێکە خەڵک زۆر خویاوەتە یەکێ لە هۆکارەکان لاساییکردنەوەی باسمان کرد یەکێ لە هۆکارەکانی تر ئەم مۆزوعی سناپێ سەراحەتەن کە تۆ سناپەکە خەیتە سەر خۆ باوەڕ بێ من نایرم ڕسم بە سناپ بگرم چکە ئەوەنە جوانە ئەکا دوایی کە ڕسمێکی نۆرمەڵەگری هەستەکەی زۆر ناشرینیت ئەمەش وەنیە بەڕاستی هۆکارێکی تر سیرکردنی سوۆشیال میدیایە سیرکردنی ئەوانەی دەوروبەر کە هەموو لەحزەیە خەریکی ئیشکردنی جوانکارین ئێمە وەکووتمان بەڵێ با جوانکاری بکە بەستەتکایە زیادە ڕۆیی تیامەکە یعنی ئەو جوانکاریە و با نەبێتە هۆی ناشرین کاری چونکە خۆی وایە کە لە لەحزەیەکە کە فێرە بیترە ئەڵێ ئەبێت تێریشەکەن ئەبموو لەحزەیە چی ئیکەیتەوە خۆی ئەوەیە بزانی ئەفوشم کە نواژەڵم ئەمە بۆ ڕیکلامکردنیش نییە بۆ پزیشکەکان ئەبێ بزانین لەلای چ پزیشکێکیش ئەوە ئەەکەی دومیشان بزانین چ براندێ بەکارێنی چ شتێ بەکارێنی چ کوالیتێ بەکارێنی جەماعەدە و دوو نقطەی زۆر زۆر مهمە یعنی ئەگەر برانداتی باش بەکارهێنی بزانین چ پزیشکێ بۆ تەکا بزانین بە دڵسۆزی بۆ تەکا بزانی پێش هەموو شتێ یعنی شتێکە بۆ ناکا کە هەسکەی کە زیادە ڕۆیە کاکە تۆ ئەڕۆی ئەتەوێ خەتی پێکەنینە چاکەی تو بۆ تۆزە چوویتە تەمەن و ئەتەوەیەک تۆس گەنجتر دەرکەوی لە تەمەنی خۆت تکایەت با پزیشکەکە پێت نەڵێ تۆ ئەمەشتەوێ ئەوەشتەوێ 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 تۆ خۆتەوە قابلە یعنی ئەمەیەکی ترە لەو کێشانی کە بۆمان باسەکەن ئەڵێ من بۆ یەک شت ڕۆشتوم بەڵام کۆمەڵشتی تری تیا دۆزیومەتەوە ئێستا هاتوومەتەوە بۆ بە یەک شت کۆمەڵێکشتی تر کە چارەخوا سەردان مەکاوەکو خۆم دوونەوە ئەم هەیە یەکێکیان هەیە پێ مەڵێ دکتۆرە هاتووم بۆ ئەوە باوەڕ و قەنەعەت بێ دکتۆرە خان قەت لە حیاتێک کە هاتبێ بە ئەو شتێک کە خۆیوێ قەت لە حیاتیا پێم نەوتو ئەوە شتەوێت بەڵام یەک ئەیتر هەیە بەعکسەوەی یەک ئەیتر کە سەردان مەکە هەر ماوەیە پێش ئێستا کوڕێک سەردانی کردم لە بەریتانیا هاتبووە وتی دکتۆرە ئەم چرچ و شتانم وتم هەر ئەوەت ئەوێ و بۆ تۆکسستەوە تاو وتی ئەی تۆ پزیشکی ئەی من هاتوم بۆ لای تۆ 15,000ریشم ماوە بە پێکەنینەوەتی ئەبێت تۆ پێم بڵێ چیم ئەوێ وتم کاکە گیانداوای لێبوردنەکەم من ئەو عادەتەم نییە بە خەڵک بڵم چیت ئەوێ خۆی ئەگەر ڕاستەوێ حەقت تۆ پێی بڵێ بەس مشکلەیەک هەیە تۆ ئێستا هاتۆ بۆ خەتی پێکەنینەکەی وێ ئەوە چاکە نەهاتۆ بۆ چرچی دەوروبەری چاوی بەس کە تۆ پێڵی تۆ چرچی دەوروبەری چاویشە هەیە باوەڕ بە ئەنجایتر تەرکیزە خاتە سەر چرچی دەوروبەری چاوەکەەوەی بیرەچێتەوە ئەڵە نا دکتۆرەکەوای پێوتم قسەی دکتۆرەکە بەلایە مهمە بەڵام یەک نقطە هەیە هەندێک چارەخوازیەنە لام ئەڵێ دکتۆرە من هاتووم چیم ئەوێ پێم بڵە ئەویان ئەو کاتم بۆ خەیەرە بمو دەسم کراوە بێ ئەڵم ئەوەت ئەوێ بڵین منیش تەتەڕەفیتیان ناکەم تەبعاً و بە زەمیرەوە جەماعەت هەموو ئیشکردنی زەمیرتیا زۆر زۆر مهمە چونکە خوای گەورە دوای لەو دنیاش بێیان لەم دنیاش بێ باجەکەی ئەیتەوە باجەکەی بەدوونەوە ئەیتەوە ئەگەر تۆ ئیمانم بەخوای گەورە بێ لەو دنیاوە تەکید باجەکەی خۆ وەرەگری ئەگەر خۆخوایەتەوە باگەر ئیمانی بەخوای گەورەش نەبێ مەوزوعی مینتنەنس واتە ئەو پزیشکە دوای چەند ساڵی تر هەر ئاوا بە باشی ئەمێنێتەوە ئەگەر تۆ مجموعای خەڵک دوور با سەقەتکەی مجموعای خەڵک تووشی تەتەڕفێکی زۆر زۆریانکەی زیاد لە لزوم ئیشیان بۆکەی ئەزانی ئەوانەی دەوروبەری نایەن بۆ لای تۆ ئەزانی من بەم ڕۆژگارە چەنەها خەڵک هەیە یەکێن سەردانی کەرەکانم لە دەرەوە کەسێک ئەبینن لێوی ئەمەنەیە
کێتە ژوورەوە ئەڵێ دکتۆرە تەمان یەکەم جار ناڵێ ناشرینە ئەڵێ ئەو خانمە لە دەرەوەی ئەوە تۆ ئیشە بۆ کردو تەمان پێت ناڵێت جوانیان ناشرین خانمێکی جوان لە دەرەوە بەهینی ژێڵە ئەوێت تۆ بڵێ ئاخە من نەبێ ئەڵم نەوەڵا ئەوە فەقیرە لە شوێنی ترەوە هاتوون فیلەرەکەی بۆ توێنەوە ئەڵێ سپاس بۆخوا خۆبەتەما بووم یەکسەر بڕۆمە دەرێ لە سنتەرەکە و چکەوتومە ئەمە ئیشەکەی بیاخۆ منش چی لێەکە کەواتە کە زیادەڕۆیی ئەەکەی بۆ پزیشکەکەش لە مەدەلبعیدا زەرەرە بڵێ بۆ چکە دەوروبەرەکەی ئەی بینە ئێکە دەوروبەرەکەی بینێ ناشرینەڵە من قەت ناچم بۆ لایەوە پزیشکە محرومە بێلەی بەس تۆ بەس ئەو نەخۆشە بۆ مێنێتەوە کە هەر حەزی لە تەطەڕفە بۆیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو مۆزوع بزانە ویژدان بۆ هەر پیشەیەک ئەگەر دەست بیتە هەر پیشێک ویژدان چەند گرنگە لە پیشانە هەبێت چکە تۆمە کەسێکە ئینسانێکە یەتە لات یعنی ڕۆحێکە کاتێکە یەتە لای تۆ هەموو شتێکیشی تەسلیمی پزیشکەکات یعنی سام لایەوە بۆ یعنی هەموو شتێکە تەسلیمی پزیشکەکەی ئەڵێ ئەو باشتری لێزانێ ئەو لە ڕۆزانستێکەوە زانێ جاوەرە چەند گوناح ئەگەر شتێکی بۆ بکەی کە پێویستی پێی نەبێ یاخود شتێکی پێ بڵێ کە وای لێبێت لە ناخە جاروە پارەکەشی نییە بیکە بەڵام ناخە بیری لێکاتەوە وڵی من ئەوشم سەقەت بۆ ئەوە بم کردای ئەوە نمونەیەکی تریش جاری وایە کەسەکەیت باشە یەت بۆ نمونە بۆ تۆ کسێ بکە پارەکەی بەدڵ نییە چکە ئەگەر کوالیتی لە هەموو جیهاناوە ناسراوە کوالیتی بەرز بەکارهێنی ئیشەکە گرانترە پارەکەی بەدڵ نییە خواشایەتە جاری وا هەیە کە ئەچی پێشەوەی بچێتە دەرێڵە بەس پارەکە ئەوە نەنی ئەوانە بڵێ منیش ئەگەر داشکانێکی کەمی بۆ بکەم هەرەوە ناتوانم چکە منیش شتەکە فرۆشم دوای ئەوە پێشەوەی بچێتە دەرێڵم بەس بەخوا با پێ بڵم تۆوا جوانی تۆوا وای تۆوا وای ئەزای بوای پێڵم ئەڵم تازە پارەکەی پێنێ نایکە هیچ نەبێ کاکە با تۆزێ پشگیری کەم وەکو خانمێ پشگیری کەم بڵم کاکە وەڵات تۆ عیب نییە با پێش بڵم زۆر زەڕۆڕیش نییە بیکەی وایە بەڵام هەندێک جاریش هەیە نەخێر هەندێک جارێ بەڕاستی کەسەکە زەڕورە چکەەوە بەوازەحی هاوارەکە کە پێویستی بەو ئیشەیە جەنابتان باسی لوتتان کرد جاری وایە کەسەکە بەڕاستی هەناسی کێشەی هەناسی هەبێ ئەبێ بیکە بگرە خێری ئەو پزیشکە بنووسێ کە نەجاتیایە لەو مۆزوعی ئەوەی پرخەپرخکا و شتی ترکاوە هەیەیانە لەبەرەوە هەندێک جار هەیە بابەتی جوانکاریش وەکو چۆنەڵی ئینقازی ئەو کەسە ئەکا هیواهەیە کلفتلپی هەیە ئەم هەر لە مناڵەوە کە لە دایگە بێتە شەوهاتی خوڵقی هەیە هیواهەیە سوتاوە شوێنێکی چرج بووە شوێنێکی سەقەت بۆ تۆ بە لەیزەر بۆ حلەکەی ئەمە خۆی گەورەش پاداشمانەیەتەوە یەکێک لەو دراوسەکانمان تووشی حادیسەی سیارە بوون دواتر کوڕەکان دەموچاوی بە تەواویشەوە ئیتر ئەویان پێویستی پێی بوو پێ ینی حتا ئەمانە سپاس بەخوای گەورەکەی سا تەجمیل هەیە و ئەتوانێت شکلی خۆی چاکاتەوە ئەمانە پێویستێکی تر وەکو هەموو شتێکی تر لە جیهانە ڕووی باشی هەیە و ڕووی خراپیشی هەیە بالضبط دکتۆرە گیان دەست خۆش بێ ئێمە زۆر عەزەتی بەڕێستمان نابەڕاستی وتەکانت زۆر گرنگە کە هەموو خاتونێک ئەمانە بزانێت بۆی ئێمە ئەمانێت لە کۆتایی ئەم بەرنامە ئەگەر ئێوە خۆی شتێکتان نیە ئەم خاتونە شتێکی هەیە پێشەی کۆتایی پێبێنی فەرموو سەرەتا سڵاو دەسڵاشی بەرنامەکەت لێکم دکتۆرە بە خێراتنی دکتۆراکەم بەڕاستی بابەتێکی زۆر جوانە پێم وایە وەکو هەوا لە هەموو شوێنەکەی و بۆتە باس و خواز لە ناو خەڵکا و وەکو وەسوەسێکی لێ هاتووە پێم وایە هەمومان ڕۆژێ لە ڕۆژان بیرمان لەوە کردو تۆ شوێنێکمان بگۆڕین جوانکاری بۆ بکەین زۆر درێژەی نایەمێ پرسیارەکەم ئەوەیە دکتۆرە ئەگەر بۆ نمونە چارەخوازێک گێتە لای تۆ ئەوە هیچ دەستخۆشی لێکم بۆی کەوت ئەگەر پێویستی نەبێت من پێڵم پێویستە نییە بۆت ناکەم بەڵام گریمان ئەو کەسێتە لای تۆ با بڵێن خوتوتی غەمگینی یان ئەم چرچی ئێرە لە بەدیلی ئەوە چارەسەری سروشتی هەیە بۆ نمونە ئەمڕۆ لە روشتانە ئیلایان ئەبێ بە دەرزیەکە سەوری فۆری بێت زۆر جوان بوو سەر هەردووچان ڕاستەکەی بڵێم من جاری وایە کە ئەو قسەم پێڵەن ئەڵم بەخوا گەر هەبوایە خۆشم نەمەکرد چکە من زۆر لە دەرزیەتەسم هەر زۆر ترسنۆکیشم یانە تا بێرەقی ژێنم ئەو نەترسنۆکم بەڕاستی مع الأسف نییە هەتا ئێستا لە ڕۆزانستێکەوە چارەسەرێکی سروشتی نەسەلمێنراوە بەدیلی بۆتۆکس پێیان فیلەر بێ طبعا حەب هەیە دەموچاو قەڵەوەکە بەدیلی فیلەرە بەس زۆر خراپە چکە دوای ماکی خراپی لەسەر گورچی لەو جگەر ئەبێت چکە لەوێ تەحەلولەکە بەڵام ئەم نقطەی تۆ شتێکی لەبیر من هێنا نقطەیەک هەیە جاری وایە کەسەکە پێش ئەوەی ئەوەنە چرج بێیان پێش ئەوەی ئەوەنە هەستکا دەموچای پیرە با پێشتر ئیحتیمام بەخۆی بە واتە ئیحتیمام بەخۆبوون وابزان دکتۆرەخانیش باسی کرد لە بیدایەتی بەرنامەکە ئیحتیمام بەخۆبوون زۆر مهمە لە بیدایەتەوە ئێمەی خانمان لە بەرەوەی ئێمە حەزمان لێ بە شکڵی جوان بمێنینەوە با لە بیدایەتەوە دەستکەین بەوەی کە چۆن ئیحتیمام بە پێسمانەی کلینزەری باش بەکارهێنین بۆ دەموچاو پاکردنەوەمان بۆ نمونە دژەخۆر بە بەردەوامی بەکاربێنین بۆ نمونە لە بیدایەتەوە کە هەستەکەین کە چوینە تەمەنی 30 ساڵەوە دژە پیرەکان کرێمات بەکاربێنین چونکە عیلم سەلماندوێتی ئەو کەسانەی کە ئیحتیمام بە پێسیانێن و ئەو کەسانی کە ئیحتیمام بە
پێستیان دوای 20 ساڵێ فەرقی پێستەکە بە وازەحی دیارە. توێژینەوەی کراوە لە بەریتانیا توینێک هاتوون دوانەیەک کە لێکسکی دایکێک لە دایک بوون یەکێکیان هێناوە لە بەریتانیا هەرژیاوە داماوەکەی تریان مردووە بۆ ئەفریقا لەوێ ژیاوە 20 ساڵ دوای 20 ساڵ هاتوون مەسحیان لە پێستیان وەرگرتووە سەیریان کردووە ئەوەی لە ئەفریقا ئەژی تەمەنی 40 ساڵە بە پێی پێستی بێ بەڵام ئەوەی لە بەریتانیا ژیاوت هەر تەمەنی 20 ساڵە بۆ environmental فاکتەرەکەی فاکتەری بیئەوەکەیە کەواتە بەس تەنها فاکتەری جینات دەور نابینێ کە پێست جوان بێیان بۆ نمونە چرج نەبێ فاکتەری بیئەویش زۆر دەورە بینێ ئەو فەقیرە هەر لەبەر خۆرا بووە گەرم بووە یعنی شوێنەکەی مەناخەکەی وایی بووە پێست زوور چرچەکە ئەم لە شوێنێکی تر ماوەتەوە لە هەردووکشیان بە شەرتە یەک کرۆمۆسۆم و یەک شتیانە و یەک دایک و باوکانێ کەچی ئەوەنە فەرقەکە 20 ساڵ تەمەنەکە فەرقیە بۆیە نقطەیەکی مهمە باس کرد کە ئەوەیە ئاگاداری پێستمان بین پێش ئەوەی کە زۆر چرج بێت. دەستان خۆش بێ بابەتەکە زۆر گرنگ بوو بە تایبەتی من دڵنیام ئێستا و خاتونانی کە گوێ گرن زۆرێک لەو پرسیارانی کە لە مێشکیانە هەیە و ڕوژا و هەندێکیشان وەڵامیان وەرگرتووە دەست خۆش بێ و مناقەشەیەکی زۆر گەرم و خۆش بوو تاوان ئێمە لە هەموو جارێک بۆ هەموو خاتونە ئازیزەکان ئەمە ئاڵین ئەگەر تۆ نیعمەتەکانی خوای گەورە بژمێری لە کۆتایی نایە وئین تعدوا نعمة الله لا تحصوها جا لەبەرەوە ئەو نیعمەتانە بژمێرە کە خوای گەورە پێی بەخشیویت ینی کۆمەڵێک خوای گەورە نیعمەتی بە تۆ بەخشیوە کاتێک کە سێری خوا ئاوێنە ئەەکەیت جا لەبەرەوە بەردەوام سوپاسگوزار بە بەردەوام سوپاسگوزار بە چکە کاتێک کە تۆ بەردەوام سوپاسگوزار بی دایمەن ئەو کەسانی کە سوپاسگوزارن دەرونێکی زۆر ئارام و زۆر مرتاحیانێ چکە ڕازین چکە خۆیان پێ قوبوڵە ئەمەوە ئەکات لە ڕووی دەرونی و زۆر مرتاح بی هەر مرۆڤێکیش لە ڕووی دەرونی و مرتاح بوو ئەوەنە ئیحتیمام بۆ نایە لە چاوی خەڵکە خۆی ببینێ ئەوەنە ئیحتیمام بۆ نایە کە بڵێت من ئەمەم ناشرینە و ئەمەم وایە و پێویستیم بەمەیە و پێویستیم بەوە نیە چکە کاتە مرتاحە جا ئەو کەسانەشی کە دەرونیان مرتاحەکە لە ڕەن و ڕوویانە ینی ڕەنگەیات ینی سێرەکە ڕەن و ڕوویەکی مرتاح و جوانیان هەیە ئەو کەسانی کە مرتاحن دایمە خەڵک زۆر لە دەوریان کۆ بێتەوە خەڵک گویان بۆ ئەگرێ بەتیابەتی ئەو کەسانی کە گرنگی بە ناخی خۆیان زۆرن یعنی من هەمیشاڵێ مەڵم ئافرەتان بە ئەوەی گرنگی بە ناخی خۆیانێن دوو ئەوە گرنگی بە ناخی خۆیان بن لە بری ڕوخساریان ڕاستە ڕوخسار حەزەکە مرۆڤ حەزەکە گرنگی بەخۆی با و جوان دەرکەوێ بەڵام جوان دەرکەوتن ڕاستە تۆ کەسێکی کەشخەبە کەسێکی ئەنیق بە کەسێکی مرتب بە دائیمەن لە ژیانی خۆتا و گرنگی بە پێست و بە خۆراکانە بە کە ئەی خۆیت بەڵام ئەمە جواب بکە کە تۆ مرتاح بی سپاسگوزار بی ناخی خۆت بەهێز بێ بخوێنەرەوە احتیمام بۆ بکە کە چەند خول بەشداری ئەەکەیت لە خولیاکانت هیوایەتەکانت ئەمانە زۆر گرنگن ئەمە واکات مرۆڤ بەهێزتر بێ و خاتونەکان بەهێزتر بن و چیتر ئەوە نەبێ بە خۆیان تەنها شکڵم و ئەمەم و ئەوێم لەبەرەوە زۆر گرنگە خاتونە ئازیزەکان ئێوە میوانە خۆشەویستەکان دکتۆرەی ئازیز و خۆشەویست ئێمە عزیێتمان نایدارێکی زۆر خۆش سپاسەکەم من حەزم کرد و کەلیمەش بڵم بەخیرا طبعا زۆر خۆشحاڵ بووم کە هاتمە ئەم بەرنامەی بەڕێزە ڕۆڵ مۆدێلی منای بە سەراحەت هی من و خوشکەکانیشم سەراحەت دایمەن حەزم کردو لە بەرنامەیە لەگەڵ تا بەشدار بم ئەو ڕۆژە کە یعنی مەوزوعی ناخەکە زۆر مهمە ئەو ڕۆژە کە هەر گوێم لە سەوتە بوو کە ڤۆیسەکەت بۆرادم باوەڕ بێ هەر تا بە هاوسەرەکەش بموتم ماشەڵا سەوتیەوە هادێ یەکسەر هادێ بیتوانێ یخوا ماشەڵا لێبێ و ئەم گوڵە جوانانش یخوا سەرکەوتوو بن نمونەتان زۆر بێ یا ڕەبی زیاتر خۆشحاڵ نمونەتان زۆر بێ ئینشەڵا ئازیزانم خاتونە ئازیزەکان لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ